باینتان باش بینرانی بەڕێز ئامادەبوانی خۆشەویست میوانە بەڕێزەکان لە هەر شوێنێکی جیهانەوە تەشریفتان هێناوە. خۆشحاڵم کە لەم پانێڵەیە لەگەڵ بەڕێزتانە بین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان. مامۆستای بەڕێز زۆر بەخێر بن. زۆر سپاس. زۆر بەخێر بی دکتۆر مۆمین. دۆخی هەرێمی کوردستان گفتوگۆیەکی ورتی لەگەڵەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیر. ئێمە هەمومان ئاگادارین کە زیاتر لە 18 مانگە هەرێمی کوردستان دوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی تێپەڕاندووە. بۆیە ئێستا وەکو دوێنێ بەڕێز کوبا تاڵەبانی جێگەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پرێس کۆنفرانسەکە ئاماژەی پێکرد دۆخێکی چەقبەستوو لە هەرێمی کوردستان هاتۆتە ئاراوە. مامۆستای بەڕێز حەزەکەین سەرنجێکی خێرای بەڕێزت ئەگەر بە شێوازە گشتێکی دەربارەی دۆخی ئێستای هەرێمی کوردستان و عێراق ئەگەر بفەرمون دواتر دێمە سەر چەقبەستووی ئێستای دۆخەکە. باش. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. والله مسباسي بانجيش ودرفته دكم بنسبة دوخي يستاي هرمي كردستان وكو عرب دلن في وضع لا يحسد عليه، يعني إيري بينا بردري وكو جناب قلت وروجانج دوباره ذكرته هجدمان زياتره هالبجاردن كراوه بو برلمان بلام برلمان يك كوبونوي كردوه ني كردوه تدو و كبرلمانيش كارانه بو بالتأكيد حكومتيش تشكيل نابه حكومت هر کار بره کرو پارلمانیش بو خوی دانیشتوه برادرانی پارتی ویشتیش هر دو چند او جور کور و مناسبتانه ساز دکن ام سالیش و سالانی دیکش و زوریش داکوچی دکن لسروی که پیوسته دۆخی ناهەمواری هەرێمی کوردستان چارەسەر بکرێ. بەڵام دۆخەکە نەک هەر چارەسەر ناکرێ بەڵکوی من دەیبینم ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتریش دەچێت. لە ڕاستیدا ئەوەی کە خراپتریشی دەکا لەلایەکەوە هەردوو لایەنی حکومڕانن، بەڵام دیسان پێم وایە حکوومەتی فیدراڵیش بێخەتا نییە کە ئاوا لە دۆخی هەرێمی کوردستان و ڕاماوە و خەڵک و جەماوەریش دیسان پشک و بەشیان هەیە لە کەمتەرخەمی و لێ بێدەنجیاندا. جاوەکو گوتم دۆخەکە من وای دەبینم کە شتێکی حاڵەتێکی خراپە و ئەگەر جاران تەنیا هەڕەشە هەبووە لەسەر هەندێک لە دەستکەوتوو شتەکان، ئێستا وای دەبینم هەڕەشە هەیە لەسەر خودی هەرێم. هەرێمی کوردستان بۆ خۆی لە مەعرەزی خەتەردایە کە هەمومان بە بەرچاوی هەمومان و ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەپوچێتەوە، بێهێز و پێز دەبێ و خەڵک و دەر و دراوسێش زیاتر لە هەرێم و لە کاربەدەستانی هەرێم بێمنەت دەبن. مامۆستا بەڕێز لە ماوەی ڕابردوودا وەکو هەمومان بینیمان شەڕێکی گەورە ڕۆی لەناوچەکە کرد، شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران بوو بە دۆخێکی جیاواز بۆ ڕۆژهات ناوەڕاست بە شێوازە گشتەکەی. یعنی ئەمە وای کردووە کە هەرێمی کوردستان ئێستا لە ناوەندە نەوتەکانیش جۆرەکان بە شێوازێکی ئەوە سەیرەکرێت کە 18 مانگ تێپەڕیوە نەیتوانێت حکوومەت دروستکە، یان بەلایەنێکم وەکو بەڕێز دووتت پەرلەمان کۆ نەبێتەوە. ئەمە وای کردووە کە ڕەنگە دوێنێش لە بەشێ لە پانەڵەکانە باس کرا، لە وتارەکەی بەڕێز کاک باڤڵا باس کرا کە پێویستی بەوە جۆرێکی تر بیرکردنەوە لە شێوازی مامەڵەکردن بۆ دۆزینەوەی چارەسەر بکرێتەوە. یعنی بە بڕای بەڕێزت ئەم دۆخە چۆن ئەتوانێت درێژە بکێشێت لە کاتێکا کە وابزانم هەموو حیزبەکان نێتە جۆرەکان نیگەران لە دۆخەکە؟ بەڵێ وڵای دکتۆر مؤمین، ئەگەر باس بینە سەر باسی چارەسەر، من بیر و بۆچوونی خۆم چەند خاڵێکدا دەخەمەڕ، بەڵام هەروە وەکو ئاماژەیەکی کورت بەو شەڕە داسەپێنراوەی ئەمریکا و قەوارەی زایۆنی بەسەر ئێراندا هەر دۆخی ناوچەکە بە خۆی بارگرجی هەبوو، ئاڵۆز بوو، زیاتر ئاڵۆز و بارگرجی کرد و خۆشیان زەرەری زۆریان لێ کرد. من پێم وایە زەرەرمەندی گەورە
لەو شەڕەدا سەپێنراوەدا هەر ئەوە بوو خۆیان بوون کە دایان سەپاند. بە تەکید ئێرانیش زیانی پێکەوت و ئێمەمانانیش لە هەرێمی کوردستاندا کەم و زۆر پرشی ئاگرەکەمان بەرکەوت هەردوو دەڤەری ئێرە و ئەولا. بەڵام ئەمریکا و قەواری زایۆنی زیانی زۆریان بەرکەوت کە بە خەیاڵ پڵاوی ئەوەی کە ئەوانەگە دوو زەبریان لە ئێراندا خەڵک ڕادەپەڕێ و کۆتایی پێدێنێ، بەڵام بە پێچەوانەوە خەڵکی ئێران زیاتر لە دەوری حکوومەتەکەی خۆیان کۆبوونەوە و زیاتر باوەشیان بۆ گرتەوە. ئەوەش پێچەوانەی ئەوە بوو کە ئەمریکا و جوولەکە بیریان لێکردبەوە. بۆی ئەوانە پێویستە دەرسی لێوەربگرن، جارێکی دی بۆ مامەڵە لەگەڵ خەڵک و دنیادا دیڕاسەی باشتریان هەبێ، لێکۆڵینەوەی قوڵتریان هەبێ لەبارەی ژیانی میلەتان و زۆری بیرکردنەوەیان و پاشخانی دەرونی و سیاسی و کۆمەڵایەتیان. ئەوە یەک. بەنسبەت چارەسەری ئەم دۆخە من پێم وایە هەنگاوی یەکەم ئەوەیە، زۆر بە ڕوونی و ڕاشکاوی دەیڵێم، ئەوە زۆریش بە دڵسۆزی دەیڵێم. یعنی من بۆیە دانەنیشتوم نە خەڵک نائومێد بکەم، نە شەماتە بە خەڵک بکەم. شەماتەوەی کەسێک بەڵایەکی بەسەر هات بێت تۆش خۆشحاڵی دەرببڕی، چۆ پێچەوانی جوامێریە و هەرچی سیفەتی خراپیشە لە ئینسانی مسلمان ناوەشێتەوە. و بۆ ئێوەش دانەنیشتوم کە خەڵک ڕەشبین کەم بەڕاستی و خەڵک نائومێد کەم، بەڵام دەبێ پەنجەش بخەینە سەر برینەکان، دەبێ بەڕون و ڕاشکاوی شتەکان بڵێن، چونکە وەکو عەرەب دەڵێن فەهم السؤالی نصف الجواب. ئەگەر نەزانین لە پرسیارەکە تێنەگەی وەڵامەکەشت بۆ نادرێتەوە. من پێم وایە هەنگاوی یەکەم ئەوەیە هەموو لایەک، من هەر چاوم لە پارتی وێچێتی نییە، چونکە ئەم وڵاتە تەنیا پارتی وێچێتی تێدا نییە وەکو لایەنی سیاسی، بەڵکو خەڵکێکی زۆر زیاتر لەوەی کە لەگەڵ پارتی وێچێتی و لەگەڵ لایەنەکانیشە لە ماڵی خۆیەتی خەڵک و هاوڵاتیە. ئێمە زۆر زار هەر بیر دەکەین و لەوەی چۆن پارتی وێچێتی چۆن پێک بێنەوە، چۆن ئاژ بنەوە، کە دەبوو ئەوان بێن دەست پێشخەری بکەن بۆ خەڵک. بەڵام بە هەر حاڵ من پێم وایە دەبێت هەموو لایەک عەقڵیەتی حوکمڕانی خۆمان بگۆڕین، جۆری بیرکردنەوەمان بۆ حوکمڕانی. ئایا ئەوەی ئێمە دەیکەین حوکمڕانیە؟ ئایا بەو شێوە وڵات بەڕێوە دەچێ و ئیدارە دەدرێ؟ بە تاکید نەخێر. ئەم وڵاتە پڕە لە خێر و بێر، کەچی تەماشا دەکەی خەڵکێکی زۆر برسیە و ئاتاژە و محتاژە و وەکو کوردەواری دەڵێن سواڵی پێدەشێ، لە خانووی بەکرێدا و نەخۆشە و خۆی پێچارە سەر ناکرێ، خەڵکێکی زۆر لەو خەڵک و جەماوەرە. بۆیە دەبێت عەقڵیەتی ئیدارەدان و حوکمڕانیمان بگۆڕین و دەبێت نەفسیەتیشمان بگۆڕین. ڕێک وەکو ئایەتە مبارەکەکەی خوا دەفەرمێ ئین الله لا یغەیر ما بقوم حتى یغەیروا ما بأنفسهم. خوا واقعی هیچ کۆمەلگایەک ناگۆڕێت تاکو ئەوان دەرونی خۆیان نەگۆڕن. دەرونی خۆمان وەتە بیرکردنەوەمان، هەست و نەست و دەروونمان و ئاکارەکانمان دەبێت ئەوانە بگۆڕین. واقع ڕەنگدانەوەی خۆمانە. پێش هەموو شتێک دەبێت ئەوانەی کە حوکمڕانن لەم وڵاتەدا پێشە بێمە سەر باسی ئەوان، دەبێت لەو کەوڵە بچووکەی خۆیان تێخەزاندووە، لەو قاوەغە بچووکە، قاوغی هەر شتێکەیە، حیزبە، گروپە، چێ لێی بێنە دەر. حوکمڕانی بە عەقڵی فراوان و بە دڵی گەورە و بە ئەخلاقی گەورە دەکرێت. هەر کەسێک بێوێ بەرپرسی وڵاتێک بێ، دەبێت بەقەدەر خەڵکی هەموو وڵاتەکە عەقڵی فراوان بێ، دڵی گەورە بێ، ئەخلاقی گەورە بێ، گرنگی پێدانی گەورە بێ، نەکەر خۆی ببینێ، نەکەر خۆی و بەرژەوەندیەکانی خۆی و حیزب و خزم ببینێ. بەو شێوە وڵات بەڕێوە ناچێ. پاشان پێویستە چیدی ئەوە نەکەین هەر کامێکیان بگەڕێ بۆ شەو تعبیرێک تەڕەفەکەی دێکە پێ ناڕەحەت دەبێ. یعنی ئێستا دەست پێشخەری هەبووە بۆ ئاشتەوایی و بۆ پێکۆ دانیشتن و ئەوانە کەچی تەماشا دەکەم بەتایبەت هەردوو لایەنی حوکمڕان دەگەڕێن بۆ تعبیری ناڕێک، بۆ تعبیری بریندارکەر. بۆچی وا دەکەن؟ یعنی بۆچی بەدەستی خۆتان ماڵی خۆتان کاول دەکەن وەکو خوا دەفەرمێ یخربونە بیوتەهم بئەیدیهم؟ بۆچی؟ ئەم وڵاتە خەڵکی ئەم وڵاتە چاوەڕێ بزانێ حوکمڕانەکانی چی بۆ دەکەن. کەسی حوکمڕانەکانی هەر خەریکی گورس پچڕچێنە و شەڕ دەندووکە و قسەی ناشیرین بن لەگەڵ یەکدی. ئەمجا دوایش بێن کاکەم هەرێم بۆ وایە خەتای بەغدایە، خەتای حکوومەتی فیدراڵە، خەتای ئێران و تورکیایە، خەتای ئەمریکایە. نا، خەتای خۆتە، خەتای خۆتە. تۆ بۆ خۆت وات کردووە
ئەگەر فەرزەن کەسێکیش ناحەزی تۆ بێ زەمینەی بۆ بڕەخسێ زیاتر زیانت لێ بدە لە ڕێی درز و کەلێنەکانی خۆمانەوە ئەوانەی کە ناحەزمانە زەفەرمان پێ دەبن بۆیە پێویستە عەقڵیەت و نەفسیەت و شێوازی حکومڕانی خۆمان بگۆڕین ئەوە هەنگاوی یەکەمە ئەنجا دوای ئەوە پێویستە هەموو لای خۆمان بە بەرپرسیار بزانین و هیچ کەس پێی وانە بێ ئەم وڵاتە تەنیا هی ئەوە ئەم وڵاتە هی ماڵێک و دوو ماڵ و چەند ماڵێک نییە ئەم وڵاتە هی حیزبێک و دوو حیزب نییە هی هەموو ئەو خەڵکێک کە لەم وڵاتەدان وەکو خوا دەفەرمی وەالئەرض وەضعها للئەنام خوا زەوی داناوە بۆ خەڵک دەبێ هەمووان لە خێر و بێری ئەم وڵاتەدا بەشدار بین و هەمووشمان لە بەرامبەریدا بەرپرسیارین من وەکو عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دابێری خۆم بە بەرپرسیار دەزانم بە بەرامبەر بە هەرێمی کوردستان بەڵام خۆم بە بەرپرسیار دەزانم بۆ چارەسەرکردنی کێشەکانی نەک خۆم بە بەرپرسیار بزانم بۆ ئەوەی کە بەسەری هاتووە ئەوەی بەسەری هاتووە ئەوانە بەسەریان هێناوە کە بۆ شێوەی ئیدارەیان داوە زۆر باش ماوەستا بچینە سەر چارەسەرەکان یعنی ڕوانگەی کۆمەڵی دادگەری ڕوانگەی بەڕێزتان ڕەنگە لای خەڵک مابێتەوە هێشتا لە سەرەتای هەڵبژاردنەکەەوە لە دوای ڕاگەانی ئەنجامەکەەوە ینی هەندە ڕوویا هەبووە وەتانوت ئەم حکوومەتە درەنگ تەشکیلە بێ یان تەشکیل نابێ یان جۆر جۆرەکان سەیتانە کرد باسە بینە سەر چارەسەرەکان دوێنێش عەرزم کرد لە بەشێک لە پانێڵەکانە بە وردی باسیەوە کرا کە ئەبێ ڕوانگەیە بگۆڕین ئەبێ بیرکردنەوەکانمان بگۆڕین سەرنجی کۆمەڵی دادگەری سەرنجی بەڕێز دەربارەی چارەسەر دۆزینەوەی چارەسەر بۆ ئەم دۆخە چەقبەستووی هەرێمی کوردستان بەڵێ وەڵا هەنگاوی یەکەم وەکو گوتمەوەی کە عەقڵیەتی خۆمان بگۆڕین لە کەوڵی و قاوڵی تەسک بینە دەر بۆ فەزای فراوانی وڵات و نیشتیمان و خەڵک و کۆمەڵگا و نەفسیەتی خۆمان بگۆڕین بە حقد و بغز و غەرەزەوە پێکەوە مامەڵە نەکەین هەر کامێک چاوەڕێ نەبێت تۆڵە لەوی دیکە بکاتەوە و منافەسە و پێشبڕکە نەکەین لە ئازاردانی یەکدیدا و پاشان خەڵک و جەماوەر ببینین یعنی زۆر جار حیزبەکان لە ئەنجامی منافەسە و گریسپسەرچێنی نێوخۆیاندا ئاگان لە خەڵک هەر نامێنێ داخوا خەڵک ژیانی چۆنە خەڵک چۆن دەژی خەڵک چی هەیە چی نییە هەر لەگەڵ یەکدیدا خەریکن و پاشان من کە سەرنج دەدەم کێشەی هەردوو لایانی حکومڕان زیاتر لەسەر بەرژەوەندی مادیەکانی خۆیانە لەسەر ئەوە نییە کە وەڵا کاکە تۆ باش خزمەتی خەڵکت نەکردووە من باشتر خزمەتی دەکەم وەڵا کاکە تۆ هەڵس و کەوتێکی هاوسەنگانت نەکردو من وا دەکەم هیچی لەسەرەوە نییە هە لەسەرەوەیە تۆ ئەوە بردو من ئەوەی منەوە ئەوەی تۆ ئاوایە هەنگاوی یەکەم گۆڕینی عەقڵیەت و نەفسیەت و شێوەی ئیدارەدانە هەنگاوی دووەمەوەیە کە لێک بینە پێش یان ئێستا کێ دەستی برادرانی پارتیوێکی تیگرتووە کە لێکدی بێنە پێش لێک بێنە پێش نەک بە قسەی ناڕێک بێنە پێش بە دڵسۆزی و پاشان بزانن کە ئەم وڵاتە تا ئێستا بەو شێوە هاتووە خەڵک بۆ نەبێ ڕازی بێ ڕەنگە هیچی بڵێ کاکە ها خەڵک هەموو ڕازیە یا زۆربەی هەر زۆری ڕازیە کاکە وان نییە وەڵی ڕەنگە خەڵکێک ڕازی بێ کە بەهرەی ناشەرعی لەم واقعە ناڕێکە وەردەگرێ ئەگەر نە خەڵک تووڕەیە خەڵک بێزارە ئێمە لە نێو خەڵکی ڕەنگە برادران زۆریان لە بورج عاجی دابن ئەگان لە نێو خەڵک نەبێت دوێنێش سەرۆکی کێتی لێرە باسی وتی بڕۆن لە دەرەوە پرسیار بکەن لە خەڵک چەند بێزار ڕێکە هەژار نشینەکان ئەو خەڵکانی کە نانی شەویان هەبی ڕۆژیان نێوچ ئەو لە خەڵکان بڵێن کە لە خانی بەکرێدان کە نەخۆشن خۆیان پێ چارەسەر ناکرێ کە قوتی لایەموتیان تۆ بچۆ لەوانە بپرسە بۆیە پێویستە زۆر بەجددی بیر لەوە بکەینەوە کە ئێمە بەتایبەت ئەوانەی کە وەکو گوتم کاربەدەست و حکومڕانن هەڵبەتە هەر ئەوانیش بەرپرسیار نین هەمووشمان بەرپرسیارین بەڵام ئەوان بە پلەی یەکەم پێویستە بزانن کە ئەم هەرێمە تا ئێستا ئاوە بەڕێوە چووە وەنیە حاڵەتێکی باش بێ و نەبێ خەڵک ڕازی بێ بەڵکو خەڵک زۆر بێزار و تووڕەیە خەڵک بۆچی خۆ پێشاندان ناکە ڕەنگە نائومێد بێ زۆر جار من دەزانم پزیشکەکان کاتیکۆ خۆ پێشاندانیان کرد کەس هەر جوابی نەدانەوە مامۆستایان خۆ پێشاندانیان کرد جوابیان نەدانەوە قوتابیان خۆ پێشاندان دەکەن ئافرەتان یعنی زۆر لە چین و توێژەکان خۆ پێشاندانیان زۆر کردو زۆر ناڕزایان دەربڕیوە بە پێشەوانەی کولتور و عادەتی وڵاتانی دیکە لە وڵاتانی دیکە خەڵک خۆ پێشاندان دەکا ئەو وەزیرە ئەو حکوومەتە بەخۆی دادێتەوە دەڵێ بزانم خەڵک بۆ تووڕێ بۆ ناڕازیە بەڵام لێرە کەس گوێ ناداتە خەڵک خۆشمان بە حکوومەتی خەڵک دەزانین لافی دیموکراسی و حکومڕانی خەڵکیش لێ دەدەین بۆیە دەبێت لەوێەوە چارەسەر بکرێ و دواییش ئێمە بەنسبەت حکوومەتی فیدرالیش زۆر جارگەلیان لێ دەکەین بە تەکید ئەوانیش بەشی خۆیان خەتایان هەیە کە من کاتی خۆشی لەگەڵ جەنابی سوودانی
کە سەرۆک وەزیران بوو دانیشتوم لەگەڵ سەرۆکی پەرلەمان گوتم کاکە هەرێمی کوردستانی بەشێکە لە عێراق بەشێکە لە عێراق ئێوە وەکو چۆن بەرامبەر بە خەڵکی باشوور و نێوەڕاستی عێراق بەرپرسیارن خەڵک موچەی خۆی پێدەگا لە کاتی خۆیدا و لە ئیمتیازەکانی حکوومەتداری ئێرەدا بەهرەمەندە خەڵکی هەرێمیش حەقی لەسەرتانە مافی لەسەرتانە پێویستە چاوتان ئەوانیش ببینێ و پاشان ئەگەرەوە گلەیتان لە پارتی وێچێتی هەیە خەڵکەکە بۆچی بازی سیاسەتی هەڵەی پارتی وێچێتی بدا میکانیزمێک بدۆزنەوە خەڵک موچەی خۆی هەبێ ژیانی خۆی هەبێ و پاشان ئەگەر گلەیەکتان لە پارتی وێچێتی بچن لەگەڵ خۆیان دەچارەسەریکەن باجەکە بە خەڵک مەدەن ئەوانیش لە ڕاستیدا بەرپرسیارن و پێویستە چاو بە سیاست و شێوەی مامەڵی خۆیان لەگەڵ هەرێمی کوردستاندا بجێڕنەوە. زۆر باش مامۆستا بەڕێز ڕەنگە کۆتا پرسیار بێت لە خزمەتی بەڕێز تا حەز دەکەم باس لەوە بکەین ئێستا جەناب دەزانی لە ماوەی ڕابردوودا ژمارە دەستپێشخەری هەبوون بۆ کۆبوونەوەی پارتی وێکێتی بۆ ئەوەی کە جۆرەکان بە دوای چارەسەرا بگەڕێن دۆزینەوەی چارەسەرێک بۆ ئەم دۆخە چەکبەستووی هەرێمی کوردستان دوێنێش بەڕێز جێگری سەرۆکی وەزیرانی هەرێمی کوردستان لە پرێس کۆنفرانسەکە باسی کرد وتی ئێمە ئامادەین یعنی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمان ئامادەی خۆیان ڕاگەیاندووە بۆی کە بچنە ناو دانوستانەوە بچنە ناو بەڵام ئایا ئەم دەست پێشخەریانە پێویستی بە گەرمکردنەوەیەک هەیە یان وەکو وترێ کەناڵێکی تر بدۆزرێتەوە چ شتێک لای ئێوە گرنگە کە ئێستا ئیش لەسەر بکەن؟ وەڵاهی من شتێک ئاگام لێ نەبێ قسەی لێ ناکەم من دەزانم هەر خەڵک پێی خۆشە دابنیشن و پێکەوە ئاشتی هەبێ و تەبایی هەبێ ئەوانە بەڵام ئاگام لێ نییە شتێک ئاگام لێ نەبێ قسەی لێ ناکەم ئەوەیەک دوو من یەشتت بە تۆش و بە ڕێزانیش بڵێم بەوانش کە دەنگمان دەبیستن بناغەی تەبایی بریتێ لە دادگەری لە هەر شوێنە ویستە تەبایی ئاشتەوایی هەبێ دەبێ خەم لە ژێرخانەکەی بخۆی کە بریتێ لە دادگەری لە هەر شوێنە دادگەری هەبوو بێفەرق و جیاوی هەبوو خەڵک لە هەموو خێروبێرەکاندا بەشدار بوون بە یەک چاو تەماشای کرا پێوەەر مرۆڤ بوون و هاوڵاتی بوون بوو نەک حیزبی بوون و ئەوانە ئەگەر پێوەەر و سەنجی مەحەک ئەوە بوو دادگەری هەبوو ئەو کاتە تەبایی و ئاشتەوایی کۆمەڵایەتی لەسەر بناغەی دادگەری دەچەسبێ بەتاکید قسەکە بە مزایدات تەواو نابێت کارەکە بە مزایدات تەواو نابێ لایەنێک بڵێ ئەومە ئامادەین بۆ هەموو شتێک بە قسە باش ئامادەی فەرموو فەرمووەرە چی شتەکەی لەسەر ئاڵقاوە لەسەری عاسێ بووە لای بەرن من لە یاد مەجارێک لەسەر شتێک کۆمەڵێک بووین هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کاک نێچیربانیش حوزوری هەبوو شتێک بوو ئاڵقا بوو وڵات تەماشام کرد ینی نەدەگەیشتە چارەسەر وتم کاکە ئێمە وەکو کۆمەڵ ئەوە لێ چوونە دەرێ ئەومان ناوی قەیناکە دی زۆر سپاسی ئێمەیان کرد و دەکتم فەرمووجە بە خۆتان پێک بێن دەخۆ ئێستا پارتی وێکێتی هیچ نەماوە لە وڵاتەدا بۆ خۆیان قۆرەخ نەکەن چمەوە یعنی ئەوە داهاتە ئەوە نەوتە ئەوە عەرزە ئەوە ئاسم هەموو شتێکیان بۆ خۆیان خۆرەخ کردووە ئێستا کاکە خۆ بۆ خۆتان بۆ پێک نایەن هەڵبەتە ناڵم پێک بێن لەسەر حیسابی خەڵک ناڵێم پێک بێن لەسەر حیسابی ئەوەی کە شتەکان هەر لەدەست خۆتان دابێت چونکە ئەوە زوڵمە بەڵام وەرم پێک بێن لەسەر شێوەی ئیدارەدانی ئەم وڵاتە بە شێوەیەکی دادگەرانە بە شێوەیەکی وا کە خوا لێتان ڕازی بێ و خەڵک لێتان ڕازی بێ وەم پێشم وایە هەنگاوی یەکەم بۆ خەڵکی ئەم وڵاتەی ئێمە کە خواناس و مسلمان و خواپەرستن ئەوە پێشە لەگەڵ خوادا ئاش بنەوە لەگەڵ ئیسلامدا ئاش بنەوە لەگەڵ پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام ئاش بنەوە من پێمە هەر کەسێک چاودێری خوا بەسەر خۆی ببینێ زوڵم لە خەڵک ناکا کوردواری خۆمان دەڵێن لەو کەسە بترسێ کە لە خوا ناترسێ با پێشێ لەگەڵ خوادا ئاش بینەوە ئاشتەوایی لە خزمەت خوا و پێغەمبەری خوادا بکەین عەلەیهی سەڵات وسەلام ئەوجا ئاور بەلای یەکدیدا بدەین و ئاور بەلای خەڵک و جەماوەردا مامدا دەینەوە زۆر زۆر سپاس مامۆستا بەڕێز سپاس بۆ جەنابی شەرەفی کۆمەڵ دادگەری خۆشحاڵ بن کە سەلامەت بی زۆر سپاس بۆ بەڕێزیشتان سپاس